دکتۆرە ژین حەمەد تەوفیق عەبدولقادر پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مەمک بە گوێرەی چەند ساڵێکە لە پارێزگای هەڵەبجە من کارەکەم بەڵێ نەخۆشمان هەیە جاری وایە بە لە مانگێکە بۆنە دوو نەخۆش یان نەخۆشێک کە هاتوتە لامان هەندێک جار خۆیان هەستیان پێ کردووە کە نیشانەیەکی گوماناویان بینیەوە هاتوونەتە لامان پاشان دەرکەوتۆ شێرپەنجە بووە و حاڵەتەکە بە گوێرەوەی پارێزگای هەڵەبجە بەڕاستی ژماری دانیشتوانی زۆر نییە بەڵێ حاڵەتەکە بەربڵاوە هەیە و دەستنیشانکردنیان زۆربەی جار ئەتوانرێ بڵین ئەکەونە قۆناغی دووەمەوە زۆربەی نەخۆشەکان ئەنی زۆر زووش پێ نازانن و باشە زۆر درێنیش نییە بەڵێ سواز بۆخوا لە گوێرەی 5 ساڵ لەمەوە پێش کە هاتینە ئێرە هیچ شتێکی وا بەردەست نەبوو نزیکەی ساڵێک بۆ ساڵونێکە بێ سەنتەری 2 ساڵێکە بێ سەنتەرەکە کراوەتەوە بڵین سەنتەری نەخۆشیەکانی مەمک و نزیکەی 5 مانی شەبێت مامۆگرافیەکی زۆر باش ئەمریکی زۆر باشمان بواتوە و سۆنەرمان هەیە تەنانەت ئەتوانرێ پشکنی نیشانەیش هەر لە ناو هەڵەبجە بکرێت کە ئەمانە هەموو جاران ئەنێران بۆ سلێمانی من پێم خۆشە کە ژنانی ناو هەڵەبجە ئافرەتان هۆشیار بن سەبارەت بەم نەخۆشیە بێن بۆ پشکنینی پێشوەختە مەرجنیە نیشانەیان هەبێ ئەمجا بێنە لای ئێمە بە تایبەتی ئەوانەی لە 40 ساڵ و بەرەو سەرەوەن پێمان خۆشە خۆیان بێن بڵێن ئەمانەیە پشکنینی پێشوەختە بکەین نەگەوەی نیشانیان لێ دەرکەوێت ئەنجا بێنە لای ئێمە ئەمە زۆر گرنگە و هیچ نەبێت کە نیشانەیە کە بینن ینی گوماناویە لایەن باز دوو بێن بەدەم خۆیانەوە نەترسن شەرم نەکەن ئەوانە زۆر گرنگە بۆی بڵێن نەخۆشیەکە زوو دەستنیشان کرێ چکە کە زوو دەستنیشان کرا چارەسەریشی زۆر ئاسانترە بێ تەنانەت ئەتوانین بڵێن بنبڕیشە بێت یۆنانیکۆنەکان بڕوایان وا بووە کە شێرپەنجە بەهۆی ناڕێکی شلەکانی لەشەوە دوای ئەوەستەکان دکتۆرە مەریم عەبدولقادر پزیشکی ڕاهێنراوی نەخۆشەکانی مەمک ئێمە وەکو پزیشکان داوا لە خانمانەکەین کە لە سەرەتای تەمەنی 20ەکانە خۆیان لە ماڵەوە پشکنینی خۆی بکەن بۆ خۆیان جا لەبەر ئاوێنەیە بێ یان بە پاڵکەوتنەوە بێ فحسەکەن بۆ خۆیان پشکنینەکەن دەستیان ڕایە بە شێوازی مەمکی خۆیان بۆی ئەگەر هەستیان باش شتێکە لە سەرەتایە پێزان و هەر گۆڕانکاریەک ڕۆبیا زووتر دەستنیشانەکرێ لەلایەن خانمەکە خۆیەوە و دواتر ئەچێ بە دەمیەوە بەڵام وەکو پزیشکان لە نەخۆشخانەکانە ئێمە خۆمان لە سەر و تەمەنی 40 ساڵیەوە یان ئەگەر نەخۆشەکە گەشتە تەمەنی 40 ساڵی داوایان دەکەین کە بێن بۆ پشکنینی پێشوەختە ئێمە بە مامۆگرافی پشکنینیانە بۆ ئۆکەین بۆی ئەگەر هەر شتێک هەبوو زوو دەستنیشان بکرێت پێشەوەی نیشانەکانی دەربکەوێت چکە ئەگەر هاتوو نیشانەی نەخۆشەکە دەرکەوت لەوانەیە تۆزێ ئاستەکەی سەروتر بێ وەکرێت کە هیچ نیشانەیەکی نەبێت و بە مامۆگرافیەکە پێی بزانی ئەو نیشانانەش کە یەکێک لە نیشانەکانی نەخۆشی شێرپەنجە هەرچەنە ئێمە ئەم نیشانانە دەرخەری ئەوە نییە کە لە 100% ئەم نەخۆشە شێرپەنجەی هەیە بەڵکو ئەم نیشانانە ئاگادارکەرەوەیە کە ئەگەر نەخۆشەکەیان خانمەکە ئەم نیشانانەی هەبوو باشترە زووتر بچێ بەدەمیەوە بە دواداچوون بکرێ بۆ نیشانەکەی بۆی بزانرێت کە ئایا شێرپەنجەیە یان ناو نەخۆشەکە دڵنیا بێتەوە ئەگەر هەبوو نیشانەی شێرپەنجە بوو لە ئاستێکی سەرەتایی یا پێ بزانرێت و یەکێک لە نیشانەکان کە بەربڵاترین نیشانەیە بۆ نەخۆشیەکە هەبوونی گرەیە جا ئەم گرێ لە بنباڵا بێت یاخود لە ناو مەمکابێ هەرچەنە بە شێوەیەکی زیاتر لە ناو مەمکەکەی گرێکە ڕوایە و طبیعەتی ئەو گریانش کە زیاتر لەگەڵ گری شێرپەنجەیە چەند گرێکە زیاتر ڕقە و نووساوە بە شانەکانی دەوروبەریەوە و کەم ئەجۆڵێ تۆزە ناجۆڵێ جۆڵەی نییە و یەکێکی تر لە نیشانەکانی گۆڕانکاریە لە پێستی مەمکەکە ڕوایە ئیتر بە ناوەچوونی پێستی مەمکەکە بێ یاخود شکڵی مەمکەکە ئەگۆڕێ بۆ تەکلی پرتەقاڵی لێ کونکونە بێ و یاخود هەبوونی برین سووربوونەوە ئەستوربوونی پێستی مەمکەکە ئەمانە ئەگەر هەبوو ئێمە بێ بۆستە
باش دۆ خۆدای تێکات و یەکێکی تر لە نیشانەکان هەبوون نیشانەیە لە گوێی مەمکەکەیە ئەگەر گوێی مەمکەکە چونەناوی هەبێ برینی هەبێ تۆ خەڵانی هەبێ یاخود هەبوونی دەردراو لە گوێی مەمکەکەیە ئەگەر دەردراوەکە بەتایبەتی ئەگەر خوێنی تیاابێ یاخود بۆری لە یەک بۆری شیرەوە هەبێ باشتر خانمەکە زووتر بێ بە دەمی خۆیەوە ئەگەر ئەم نیشانانە هەبێ بووی بە داداچوونی بۆ بکرێت.